لە تەنیش مزگەوتی جەلیل خەیاتڕا دەچێت بۆ شەقام یانی ئەوە یەک لە شۆفێرەکان بوو سەری دەرێ ناو گوتی قەرەباڵغا هەر چۆنێک بێتە دەرەوە شەقامەکانی هەولێر قەرەباڵغ و جەنجاڵە. من ئەمڕۆ جەولەیەکم بە شەقامی 6 مەتری لێدا و هەروەها جەولەیەکم بە شەقامی 40 مەتری لێدا، یعنی بە تەواوەتی شەقامەکان یعنی ئاستەنجی زۆری تێدا بوو هەروەها جەنجاڵی زۆری تێدا بوو. من ئەو قەرەباڵغی شەقامانم گەیان دەوتەبێژی هاتوچۆی هەولێر عقید هەیە من ئەمەدەمێن بۆ 964 باسی لەوە کرد چەند کاتێک هەیە ئۆتۆماتیکەن ئەو کاتانە شەقامەکان قەرەباڵغا کاتی چوون بۆ دەوامی فەرمانبەران دەکا کاتەکانی بەیانیان کاتژمێر هەشتی بەیانی تا کاتژمێرنەوە ئەو کاتێک کە فەرمانبەر دەچێتە دەوام و هەروە دوای نەوەڕۆ کە فەرمانبەر لە دەوام دەگەڕێتەوە و مەغریبان ینی با بڵێن مەغریبان و پێش مەغریبانیش بە هەمان شێوە. وتەبێژی هاتوچۆ باسی لەوە کرد کە ئەم سێ کاتە ئۆتۆماتیکەن شەقامەکان قەرەباڵغن لەبەر ئەوەی خەڵکەکە کە دێتە دەر لە ماڵەوە دەگەڕێتەوە ماڵەوە و هەروەها هەندێک کاتی هەیە کە بە هەمان شێوە دووبارە شەقامەکان قەرەباڵغن ئەویش سەرەتای دەستپێکردنی هەر وەرزێک بۆ نمونە سەرەتای وەرزی زستان کە خەڵک دێتە دەرەوە کەلوپەل دەکرێ سەرەتای وەرزی هاوین بە هەمان شێوە دووبارە خەڵک دێتە دەرەوە و بە دیاریکراوی ینی مەبەستم بوو ئەو شوێنەی پێ بڵێم کە لە لای شەقامی ئیسکانەوە لە شەقامی 6 مەتریەوە لە لای ئیسکانەوە ینی بە دیاریکراوی تا لای مزگەوتی جەلیل خەیات کە بەو شوێنەی ئێستاش منی لێوەستاوم لە دواوەی منەوە ینی قەرەباڵغی دەبیندرێ. ئەو پرسیارم لەوتە بێژی هاتوچۆ کردووە باسی لەوە کرد کە ئەو شەقامە ینی زیاتر کە کەسێک بێ بچێتە بازار لەم شەقامەوە لادەدا لە تەنیش مزگەوتی جەلیل خەیاتڕا دەچێت بۆ شەقام ینی ئەوە یەک لە شۆفێرەکان بوو سەری دەرێ ناو گوتی قەرەباڵغا ینی هەر گوێبیستی ئەوە بە من باسی قەرەباڵغی دەکەم و مەبەستم بۆ ئەو شەقامە ینی قەرەباڵغی ئەو شەقامەی پێ بگێنم و باسی لەوە کرد شەقامی برایەتی دێتەوە سەر شەقامی 6 مەتری شەقامی شۆڕش دێتەوە سەر شەقامی 6 مەتری جادەی سوورچیان کە دێتە دەرەوە دێتەوە سەر شەقامی 6 مەتری و هەروەها تەنیشت هۆڵی زەرد کە شەقامی کۆی پێ دەڵێن ئەویش ڕادێتەوە سەر شەقامی 6 مەتری ینی ئەمانە هەموو هۆکارم بۆ ئەوەی ئەو مەسافەیە قەرەباڵغی زۆری هەبێت.